باز لە گرنگی ڕۆڵی میدیا دەکەین هەر بەپێی ئەو راپۆرتانەی خودو بودوادا چوونە ژینگەیانی کە بڵاوبووتۆ لە ماوەی 30 ساڵی ڕابردوو گۆڕانکاری گەورە بەسەر ڕەوشی کەشوهای عێراق و هەرێمی کوردستان هاتووە بە جۆرێک کە بە بەراورد بە وڵاتانی گیان لە عێراقدا 7 هێندە زیاترە. جا تایبەت بەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین بە دیاریکراوی ڕۆڵی میدیا لە چارەسەرکردنی ئەم گرفتە ژینگەیە ڕوبەڕووبوونەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان پەنجە خستنە سەر کێشە ژینگەیەکان و هەوڵەکان بۆ دۆزینەوەی ڕێگە چارەسەری کێشە ژینگەکان لە چه ئاستێکدا بوو و پێویستە چۆن میدیا کار لەسەر ئەم بابەتە بکات. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز دکتۆر ساڵح نەجیب مەجید پسپۆڕی زانستە ژینگەیەکان ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسات نیوزمیانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەرزتان بە خێراتی. سپاستانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم. زۆر سپاس. دکتۆر ئەگەر سەرتا باس لە ژینگە بکەین لێستادا ئەو گۆڕانکاریانەی کە بە هۆکاری کەشوهوا و گۆڕانکاریەکانی دیکەی گەرمبوونی زەوی کاریگەری لەسەر ژینگە بەجێ هێشتووە لە شاستێکدا دەیبینن. یعنی بێگومان ئەم حاڵ و وەزعی کەم دیاردانی کێسا ینی هەستی پێکرێ ینی لێکەوتەکانی گۆڕانی کەشوهەوا کە ینی بەرجەستەی بە کۆنکرێتی ئەیبینێت من پێش دەیان ساڵ ئەگەر بگەڕنەوە بۆ ئەرشیفی میدیاکانی بەڕێستان من ئاماژم بەم لێکەوتانە کەوتووە کە زوو بە زوو ئەبینێت چونکە گۆڕانی کەشوهەوا زۆر بە خێرایی ئەڕوات زۆر بە خێرایی ڕاستە لە ماوەی پێشترە یعنی نزیکەی 8 جار گۆڕان بووە لەسەر ئەم هەسارەیە بەڵام ئەم گۆڕانکاریانە یعنی دوا گۆڕانیان کە گۆڕانی بەستەڵەکی بووە یعنی هۆکارەکەی تەواوی سروشتیوە بەڵام ئەم گۆڕانی ئێستا ئەم لێکەوتانی کە ئێستا کۆنکرێتی بە چای خۆمانەی بینین هەر لە شەپۆ لە گرماکان لێزمەی بارانەکان ئەو هوریکان و ستۆرمانەی کە لە ئەو شوێنە ساحلەکان ینی ئەوە نە ینی با بڵێن دووبارە ئەبێتەوەی تر ینی مەجای ئەو جەدەلەی نێشتووە و بێگومان ئەوەی کە ڕۆڵی گرنگیشی هەبوو لەوەی کە با بڵێن بینەر ینی حاڵەکان بە چاوی خۆی بینێ میدیاکانە میدیاکان ینی ئەم ڕۆڵی گرنگیان هەبوو کە ئەم بابەتە لای هاوڵاتی بکە بە حاڵێکی واقعی کۆنکرێتی بەرجەستەی ڕاسخ کە ئیتر ینی مەجای ئەوەی تیان نەماوەتەوە ئێمە ینی با بڵێن وەکوەی کە هەندێک جار بە منیانەوە یان گوت تۆ ڕەشببینیت ینی زۆر گەشتبین نیت ئەم گوت نەخێر من ڕەشببین نیم گەشتبینم و ئەزانم حاڵەکەت بەرەوچوو ئەڕوا وە چی ئەگۆزەرێ و ڕۆژ لە دوای ڕۆژ ینی ڕەوشەکە بەرەو خراپتر ئەڕوات ینی چونکە ئێرادەی نێودەوڵەتی بە ئامانەتەوە ئەڵێم لەگەڵ ئەوەی کە تا ئێستا تقریبا 27 کۆبوونەوەی نێودەوڵەتی لەژێر چەتری نەتەوەی گرتووەکان کراوە لەم 28 بە ڕێگاوە لە با بڵێن ئێمارات ئەکرێت لە مانگی 11 لە چوارچێوەمە سێ ڕێکەوتن نامەی گەورە کرا سێ ڕێکەوتن نامە هەل لەوەی لە پرۆتۆکۆلی کوێتۆ لە یابان کرا دوایی ئەوەی پاریس کە کرا دوایی ئەوەی با بڵێن ناوچەی بریتانیا کرا لەم سێ ڕێکەوتنامە ینی بڕیاری زۆر درا بۆ ئەوەی کە هۆکارەکان و بە تایبەتی ئەو گازانی گازە گەرمکەرەکان ینی کەمکەنەوە بە تایبەتی لە گلاسکۆ یەکی لە ڕێکوتنامەی کە کرا کە ینی دوجار بوو لە ساڵ 2010 کە هەر نەبێ یەکەم خەڵوس بنبڕکەن بەکارهێنانی نێڵن عالەمیەن چکە سەرچاوەیەکی ینی با بڵێن پیسکەری گەورەیە ڕێکەوتن کرا و پابندی نوێنرا بەڵام دوای ئەوەی کە تووشی ئەم قەیرانەی ئۆکرانیا بوون و دووچاری کێشەی وزە بوون گەڕانەوە و ڕۆژانەش ینی با بڵێن ماگانە من بە دواچوون ئەەکەم ماگانە و کەسیی پسوە لە بوارەکە بزانم ئەو گازانەی کە هۆکارن مەسەلا ئەمە میسینە ئەمەوە ئۆزۆنە ئەمە نایترس ئۆکسایدە ئەمە دووەم ئۆکسیدی کاربۆنە کە بە پلەی یەکەمیە ئەبینم کولی مانگێک لەگەڵ مانگێکتر یا ساڵە لەگەڵ ساڵێکتر بەرز بووەوە زیاب بووە کە زیابوو بەرز بوو کەواتە لێکەوتەکانیشی ڕۆژ لە دوای ڕۆژ با بڵێن بەرجەستەتر ئەبێ و کۆنکرێتی ئەبێ وەکوی کە میدیاکانمان پیشانمانەیە ئەمڕۆ میدیا هەروەکۆی کە تۆم ستۆپەرت کەسێکی بەلچیچیە چیشیە لە دلی تەلگرام ئیشەکە ئەڵێ ئەگەر تۆ ویستت ینی باوەڕم وایە ئەگەر ئێمە ویستمان گۆڕانی گەورە بکەین یا گۆڕانی گەورە ئەنجام بێ ئەوە میدیا کاریگەریترین چەکە
وەکە ئەتوانێت لە ماوەیەکی کورتە ینی با بڵێن ئەو پەیامە و ئەو ئامانجە پێچێت و هەروەها میدیاکارێکی ترکاڵێ ئەمریکیە ئەو لە ئەمریکاڵێ ئەڵێ ئێمە بێ ئەو حقەتە بزانین بە تایبەتی لە ئەمریکا وڵاتێک وەکو ئەمریکا کە دیموکراتی ترین وڵاتە لەوێ سەرۆک 4 ساڵ حکومەکە بەڵام میدیا کە ڕۆڵێکی کاریگەری هەتایی حکومەکە کەواتە میدیایە ئەمڕۆ خەڵقی ئێمەی ئاشنا کردووە بینراوەکانە بیسراوەکانە ئەوەی ئەخوێنێتەوە ڕۆژوانە لە تەلەڤیزیۆنەکان ئەبینی چی لێزمەی باران بووە چی بوومە لەرزە بووە چ ناوچەیەک ینی شەپۆلی گەرمان ڕووی تێکردووە ئەمانە هەمووی لێکەوتەی بەردەوامی گۆڕانی کەشوهەوایە و ئەم گۆڕانی کەشوهەواش دەرئەنجامی بەگەرمبوونە و بەگەرمبوونەکەش دەرئەنجامی چالاکی بێسەرەوبەری مرۆڤە کە ئەمڕۆ بوونەتە هۆکار کە بەشێک لەو گازانەی کە ناوی گازی خانۆپلاستیکیەکانە ینی 5 گاز بە سروشتی و کۆمەڵێکی شەیە کە پیچیمیاویان پێگەرا ڕۆژ لە دوای ڕۆژ ئێڕژێن لە ناو بەرگەهەوە یەکێک لە خەسڵەتی ئەم گازانە ئەوەیە کە تیشکی ئینفرارێت کە شەبەنجێکی تیشکی ڕۆژە تیشکی ڕۆژ 7 شەبەنجی جیاوازیتە ئەمە وزەی گەرمی پێ کاتێک کە ئەم وزەی گەرمیە لەم شەبەنگایەت ینی بەر عەرزەکە پێچەوانە ئەبێتەوە بۆی بچێت بۆ دەرەوەی بەرگەهەوە ئەم گازانە هەڵێمژن ئەبێ بە گەرمی بووان کە گەرمیان کرد با بڵین گلۆبال وۆرمین ڕوئات دوایی گۆڕانی کەشەوە بڵێ باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی با بڵێن میدیا جیهانیەکانیش ئەو ڕاستیە بۆ هاوڵاتیان بۆ دانیشتوانی ناوچەکانی خۆیان لەسەر ئاستی جیهانی و لەسەر ئاستی ناوچەکانی خۆشیان بڵاو دەکەنەوە کە گۆڕانکاری کەشوهەوا گۆڕانکاریەکی مەترسیدارە ڕێگە چارەسەر لە ڕێگەی پرۆگرامە ژینگەیەکانەوە لە ڕێگەی تەوەرە جیاوازەکانەوە پرۆگرامە جیاوازەکان و سەرم بابەتە باس دەکرێت بۆچی تا ئێستا چارەسەر نەکراوە ئایا خستنە ڕووی کێشە ژینگەیەکان لە ڕووی میدیاوە لە ڕێگەی میدیاوە لە ئاستی پێویستانە بۆ یاخود هۆکارەکە بە دیاریکراوی چۆنەکە ئەم هۆشیاریە بۆ بازرگانەکان و بۆ هاوڵاتیان و کە لەسەر و ئەوە شەوە با بڵێن دەوڵەتە نەگەیشتۆتە جێ بەڵێ ئەمە ینی بەڕاستی پرسیارێکی جوانە ئێمە ینی حالیان ئەوەی کە بەدی ئەکرێت ململانەیەکی زۆر ینی با بڵێن دژوار بوونی هەیە لە نێوان کەسە ئەکادمیەکان کەسە زانستیەکان دەستگا ئەکادمیەکان کە حقایقی ئەم بابەتانە ئەخەنە ڕوو و بە تایبەتیش لە دوا راپۆرتی IPCC ئەمە پەنەڵێکی نێودەوڵەتیە پێیوەستە بە گۆڕانی کەشوهەوا هەتا ئێستا نزیکەی 6 راپۆرتی لە ساڵی 1970 دامەزەوە 6 راپۆست خستۆتە ڕوو ئەم راپۆرتانە ئەیا بنەتەوە یەکگرتوەکان ئەیا بە وڵاتانی جیهان ئەیا بە وڵاتانی جیهان پیان ئەڵێ ئەڵێ ئەو CO2 کە ئێستا لە ناو بەرگە هەوایە لە 2 ملیۆن ساڵ نەبینراوە ئەو توانەوەی بەفری بەستەڵەکەکان کە بە ملیارەها مەتر مکعب لە 3000 ساڵ لە 2000 ساڵ نەبینراوە ئەو بەرزبوونەوەی لە ئاوی زەریاکان بەدی ئەکەین ئێمە لە 4000 ساڵ نەبینراوە و ئەو شەپۆ لە گەرمانەی کە با بڵێن لەسەر ئەم هەساریە ڕوویەوە لە مێژووی هەسارەکە بوونی نەبووە ئەمانە هەمووی بۆکو حقایقی علمی ئەخاتە ڕوو بەڵام بەداخەوە ینی ئەو کەسانی کە بەڕێزت ئاماژەکەن ئەوانی کە سەرمایەدارن کە بزنسمانن ینی با بڵێن بڕیاری سیاسیان بدەسە ئەمانە ئاراستێکی تریان هەیە و حتا ساڵی 2005 و 2006 کە 2 فلیمی جیاواز دەرکرا فلیمێکیان لەلایەن کەسە ئەکادمیەکان کە ئەلگۆری جێگری سەرۆکی ئەمریکا ینی با بڵێن سەرۆکایەتی ئەو ڕێکخراوەکە ئەلگۆر ینی ئەوە بوو کە ئەن ئینکۆنڤینەنت تروس ڕاستێکی نەخوازرا و لە ڕێی فلیمەکەەوە پەخشی کرد بۆ عالەم ئاگاتان لێ ئەەکەم ئەم با بڵێن حاڵ و گۆڕانکاریانی کە لە کەشوهەوا ینی ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوو لە ڕوودانە شتێکێک ینی کە جێگەی قبول نییە مەترسی گەورەی لێ ئەکێتەوە بەرامبەر ئەوە جەماعەتی سەرمایەدارەکان بزنسمانەکان فلیمێکیان دەرکرد لە 2006 وتیان ئەمانە درۆ و دەلەسەیەکی چاواشەی گەورەیە کە ئەکرێت ئەم بابەتانە هەمووی سروشتیە ڕاستە ینی ئێمە ئیمانمان هەیە تا ئێستا لەسەر ئەم هەسارێ 5 جار با بڵێن 5 جار قڕبوون بووە قڕبوونەکانی هەمووی تەواوی بە هۆکاری سروشتی بووە هۆکاری سروشتی ئایا ئۆربیتی عرس با بڵێن گۆڕانی بەسەر هاتووە ئەو وزەی کە بۆی هاتووە
يعني كم بوتو يا زابو بوتو بە شەپۆلی گەرمان ڕووبات یا بە گەرمبوو ڕووبات یا بەستەڵێکی ڕووبات یا ئەو با بڵێن وزەی کە لە تشکی ڕۆژەوە بەهۆی ئەو ئینفجاراتانی کە بێ و تاقی کە دووسە بێت کەم و زۆری تیابوو بێت ئەمانە یعنی نکولی لێ ناکرێ حقایقی علمیە کە ڕووی یاوە بە سروشتی بەڵام ئەمەی ئەم جارە هەموو دۆکومنتەکان هەموو دەستگا ئاکادیمیەکان ئەیسلمێنن کە مرۆڤ هۆکارە ئەنجام مرۆڤەکانیش لە جێگەیە بۆ جێگەیەک جیاوازن ئێستا مرۆڤی وامان هەیە با بڵێن ئەوەی کە سیارێکی هەیە سلندەری پێەیە و ئەوەی کە مۆلیدەیەکی گەورەیە و تاقەیەکی کارەبایی ئێمە شتێکمان هەیە پێوتێت کاربۆن فوتپرنت پێمۆری کاربۆنی سیرەکەین پێمۆری کاربۆنی ینی هاوڵاتی هەیە لە هەندێک جێگا لە ساڵێکا هۆکارە بۆی کە 30 تەن 40 تەن بەسی ئۆتو بکاتە ناو بەرگە هەواوە هاوڵاتی واشەیە لە وڵاتە فەقیرانە 2 تەن ئەکات 3 تەن ئەکات 3 تەن یاخە 2 تەن لەگە 3 تەن جیاوازی زۆرە کەواتە چێن یعنی ئەم حاڵانی وا لێ کردووە کە ئەو هاوڵاتی ئاواسە چێشکە ئەو ئیداری کە حکمڕانی وڵاتەکە ئەگەر ئیداری حکمڕانی وڵاتەکە ئەوە قبول نەکە یعنی لە وڵاتی خۆمان ئێستا یعنی ئێمە بگەڕینەوە بۆ ساڵی 2000 ساڵی 2000 یعنی 32,000 ئۆتۆمبیلمان هەبوو 34,000 ئەمە بە ئاماری بەڕێوەبەراتی با بڵێن هاتوچێش ئێستا کە لە هەرێمی کوردستان 2 ملیۆن ئۆتۆمبیلمان هەیە هەموو هەرێمی کوردستان ملیۆنێکمان نەبوو باشە ئەگەر تۆ حسابکەیت هەر ئۆتۆمبیلێک لە ڕۆژێکە 10 لیتر بسووتێنێت کولی لیترێک 2 کیلۆ بەس گازی دوم ئۆکسید 2 کیلۆ 300 غرام بەس گازی CO2 کات باشە تۆ ینی 6 ملیۆن لیتر بسووتێنی 6 ملیۆن زەربی دووکە ئەمە گازی دوم ئۆکسیدی هەر تەنێکی مەتۆ نزیکەی 800 کیلۆ دوم ئۆکسیدی کاتە ناو بەرگاوەوە ئەنجاب ئەم هاوڵاتیە چەند گڵۆب لە ماڵەوە بەکارێنێت چەند با بڵێن مۆلیدەی گەورە بەکارێنێت چەند کارەباسە ئەمانە هەمووی لێکەوتەکەی ئەوەیە کە ئەم گازانە ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە زیاکە بە هۆکاری ئەوەشکە گازمان زیاد کرد و شەبەنجی ئینفرارێت زیاتر هەڵمجینی بۆکرێت بە گەرمبوون زیاتر ئەبێ و گۆڕانەکان ڕۆژ لە دوای ڕۆژ کۆنکریتێبی و بە چای خۆمان ئەیبینی بەو دەرەجەی کە ڕەنگ لە ماوەی 50 ساڵی تر کە ئەمە مێژوێکی ینی دوور نییە بۆ هەساری زەوی ینی ئەم بەریجی هەوایە بە 4 میلیارد ساڵ بەر ئێستا دروستبووە ئەم مێژوێکی دنیا گۆڕانکاری زۆر سەختتر و دژوارتر و گەورەتر ڕوئات باشە دکتۆر ئەگەر باس لە ڕۆڵی ڕاگەیاندنەکانی هەرێمی کوردستان بکەین تا چەند دەتوانیوێتی ڕۆڵێکی باشی هەبێت لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە پێشکەشکردنی زانیاری ژینگەی تاکو بەلایەنی کەمەوەگەل لە زیادکردنی ڕوبەری سەوزایی بێت لە پاراستنی ژینگە بێت ڕۆڵ و کاریگەریان هەبێت بەڵێ ئەمە ینی بەڕاستیش پرسیارێکی زۆر بەجێ مەگەر ئەگەر بگەڕینەوە بۆ پێناسەیەکی ینی سادەی میدیا ئیتر میدیا ئەگەر ینی شتە نووسراوەکان بێ ئەگەر بیسراوەکان بێ ئەگەر بینرا و خوێنرا بێ ینی ئەڵێ کۆمەڵێ ئامرازی با بڵێن مادی و تەکنیکی و هەواڵی و کللتوری و زانستی ینی کە ینی بە پرۆسەیەک ڕاستەوخۆ ئەیگەێنێ بە کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتی لە چوارچەوەی ئەو ینی کللتورە کارپێکراوی لە وڵاتە هەیە ینی کەواتە ینی مادەم ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی ینی هەواڵێکە بێ هەر ماڵێک میدیایەکی تیابێت ترەگەت بیسراو بێ و ئەگەر بینراو بێ دەست بە جێشتەکە ئەبینێت کەواتە میدیا بەڕاستی نکوڵی ناکرێت لە هەرێمی کوردستانیش ینی ڕۆڵی گرنگیان هەبوو ئەو هەواڵانەی کە بە تایبەتی ژینگەیین و جێگەی سەرنج بوون و بینیوانە لێکەوتەی گەورەی هەیە ئیتر بۆ ئەوی کە هاوڵاتی لێ بە ئاگا بێنن و حکوومەتی لێ بە ئاگا بێنن دەست بەجێ لەسەر خەت بوون هەندێکیان جازفیان بە ژیانی خۆیانەوە کردووە بەڕاستی ئەمە نکوڵی لێ ناکرێت بۆ هەموو جۆرە هەواڵەکان کەواتە ینی بەڕاستگویانە ئێمە بڵێن میدیا ڕۆڵی گرنگی خۆی بینیوە و تەنها میدیایە من دەیان ساڵ پێش ئێستا ینی جەختم لەسەر ئەو کردێتەوە چەند جار جەختم لە وەزارەتی پەروەردە کردێتەوە کە زۆر گرنگە ئێمە پەروەردەی ژینگەیی پەروەردەی بێ بە بەوانەیەک بەوانەیە کادری ژینگەیی پێیاکەن کادری ژینگەی بواری پەروەردەی ژینگەی نزیکەی 2 ساڵە ئیشەکەم لەسەرەوەی بەشێکی پەروەردەی ژینگە بکەمەوە دەیان ئاستەنگیان بۆ دروستکردم دەیان ئاستەنگیان بۆ دروستکردم لە کۆلێجی چوارتە ینی ئیتر بە بیانووی جیاوات ئەڵم کاکەی خەڵکی ئێمە وشیار نییە خەڵکی ئێمە بە ئاگا نییە میدیاکان ڕۆڵی خۆیان ئەبینن کە ڕۆڵی خۆیان بینین ئەگەڵ خەڵکەکە
يعني قال نبو ببيت ببابة الجنجية كان هل مناليو تو بابلن كلتوري وفرهنجي يعني و دارشتي بونكيت وبرجستة نكيت بابندي نابد بلام اجر اما بكريت اما بفعلي لكم القكر رنيان بول لولاتك ابيني تو كسك كد قلاي لدارك ليكاتو دكس يتسرخت بالتاكيد هو يعني قالبو جوش بو ببرورديشي جينجي توكما بويا او انسانه او اتيتيودي اتبي او هلويستي ابي دز بجي يعني بعضهم كاردانوي ابي لا بو قلاي ليكيتو شو كذا سنگی او قلای چند خدمتی مروفه کرد. بله. و میدیا کان براستی به امانت و علم چه بابن کنفرانس و ورکشوپ و سیمپوزیوم که رولی گرینجان بینی و حوالی خبری کل عالم رویا ولا الهرم کردستان دست بجی حولاتیان با آگاهینا بس بداخل حکومتی خوما نبو بابن رولی میدیا کان نبو رولی کس اکادمی کان وکو حالك يعني بابلن كاردانوي شي بيويستيان نبو روش لدواي روش بانتاي بابلن كومبلغين يشتجين بون زياكا بكار بدني او زياكا بكار بدني وزا زياكا اوتوموبيل زياكا كامانه هموي كاردانوي نريني لسر روشي جنجايه دكتور يعني اگر بقرينو بپروردك ل بابلين سادترين تيگيشنا كباز ل باراسني جنگا اكين رنگ لاي زوريق لهاولاتي لاي منالي جو تيگيشتوي كشت فرينا تسر زويكا وروبري سوزاي زاد كاول خدار نشكانتو لكاتيكا بارزگاري كردن لجنگا وروه هوشياريكي زور لما گورتريكا بدلنيايه وبدلنيايه تو چون انسانك طبيعي هيك يعني كوملي امانجي گوري پروردي جنگا اويه كتو كسيك پەروەرداکەی ئاشنایەکەی بە هەموو کێشە ژینگەیەکان بە هەموو کێشێکەکە و ئەو ئاشنایەکەی بەوەی کە ڕۆڵی هەبێ و کاردانەوەی هەبێت کە ڕۆڵی خۆی بینی ینی ئاتیتیودی هەبێ بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە بینراوە لە با بڵێن ڕەوزە و حەزانەکان و لە هەندێ ینی هین بینراوە ینی بە حەقەت مناڵ وا پەروەردە بوو و لە چوارچەوەی خێزانەکەی کاردانەوەی هەبوو کاتێ بینێتی باوچ قوتوێک فرەیە باوچ شتێکی نەخوازدا و دش بە ژینگەکە ینی کاردانەوەی هەبوو با بڵێن باوکی لێوریاتە کردێتەوە خانەوادەکەی لێوریا کردێتەوە ینی ئێمە لە واقعەکەین جاران مەسلێکمان هەبوو ماگوو گەورە ئاوی خێرە ڕێژێ و چوک پێیتیەکە بەڵام ئێستا پێچەوانە بۆ تۆ چووکەکە ئاوی خێرە ڕێژێ بێ گەورەکە لاسایی بکاتەوە پێی لێنێ و گوێ لێ بگرێت هەندێک جار لەبەر ئەوەی کە مناڵەکەی خۆش گوێ لێگرێت هیوادارم ئەو گوێ لێگرتنەی ینی بێ بە کەلتور لای بێ بە کەلتور هەرەوە نەبێ بۆ چاوەستی لە مناڵەکە و لە بەردەمی بیکات دوای ئەوە کە لەو ترازا عینەن ڕەوشی ناقۆڵای نابەجێ کاتێک کەچێتە شوێنێکی با بڵێن بە تایبەتی لە وەرزی بەهارە ینی وێرانستان دروست نەکات لەسەر ئەو ژینگە جوانە ئەو ژینگەیە هیەوە تۆ بچی ینی با بڵێن هەوای پاشی لێڵمشیت سروشتی جوان ببینیت ئەو خەمۆکی و ناڕەحەتی کە هەتە لە وەرزی ستانە قەتیز بوویت ینی بەتاڵی کەیت بەڵام تۆ ئەچیت ماشەڵڵا لێبێت لەو دەقیقەتدا ئەی بە عەرزە هەتا هەڵەسیت بەس خواردنەوە خۆی اینجا دوای ئەوە کۆمەڵی پاشە ڕووە ژینگەکەت پیسەکەی قێزەوەندەکەی وێرانیەکەیت علاگەی ڕەشی ناقۆڵات ینی سیمای ئەو ژینگەیەت ئەشێوێنی کاریگەریەکانی بۆ ماوەی درێژخایان جێ ئەهێڵیت سەگ و پشیلە و بوونەوەرەکانیان ئەم خواردنە بۆ گەنە دوایەوە بەکتریا و فەتر و ئەمانە لێ ئەیخۆن لە ناو چوون کەواتە ئەمە مە کەلتوری ئێمێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەست خۆش سپاس دکتۆریان سپاس بۆ دکتۆر ساڵح نەجیب مەجید پسپۆری زانستە ژینگەکان کە میانی بەیانی کورس ساردنیوز بوون